مەبەست لەکردنەوەی ئەم پێشانگایە کە لەلایەن مامۆسایان و خوێندکارانی پەیمانگاکانمانەوە کراوەتەوە مەبەستمان ئەوەیە کە توانا و بەهرەی خوێندکارەکانمان پیشانی ئەو میوانە بە ڕێزانە بدەین کە لەو فیستیڤاڵەدا لە فیستیڤاڵی کولتورە جیاوازەکان بەشداریان کردووە. ئەوانە کۆمەڵە کاری خوێندکارانی پەیمانگا جوڵەکانی ڕانیان کە ئەزمووی چەند ساڵیانە کۆکراوەتەوە لێرەدا نمایش دەکرێت بۆ ئەوەی بەرکەوتنێک بینینێک هەبێت لەگەڵ بینەری ئێستا و میوانەکانی کە دێنە ئێرەکانە بۆ ئەوی کاری هونێرەکانیان ببینن و کاتی خانەکە 2 ساعاتێک دەخایەنێت.